هەڵوێستەکان جیاوازن و بەردەوام بەرەو پێشچوونی نوێ هەیە بە تایبەت لە دوایەوە هێرشە شڕانەی شەوی ڕابردووی ئیسرائیل بۆ سەر باکووری کەرتی غەزە کە ئیدی باز لەوە دەکرێت ئەمە هێرشی زەمینی ئیسرائیل بۆ سەر کەرتی غەزە دەست پێ دەکات. مەبەستمانە لەم بارەیەوە گفتوگۆی زیاتر بکەین بەڕێز ساول مۆنتێس ئەندام لە دامەزراوەی گۆڵد بۆ استراتیژی نێودەوڵەتی لە واشنگتنەوە لەگەڵمانە. بەڕێز ساول ئەم کاتت باش، زۆر بەخێربێ بۆ کوردستان 24. ئێوە چۆن دەیبینن هێرشەکانی شەوی ڕابردووی ئیسرائیل پێمان دەڵێن کە کاتی دەستپێکردنی هێرشی زەمینی ئیسرائیلە بۆ سەر کەرتی غەزە؟ سڵاوتان لێبێت، ئەو کاتەتان باش. مەبەستەوەیە من چۆن ئەیبینم هێرشەکانی دوێنێ شەوی ئیسرائیل بۆ سەر غەزە چۆن ئەبینم بە دیاریکراوی؟ بەڵێ بێگومان. زۆر باشە. بە دڵنیاییەوە دەبوو ئیسرائیل بچێتە ناو غەزەوە، هیچ ڕێگە و بژاردەی دیکەی لە بەردەما نەبوو، چونکە حەماس بە ئەگە نەڵێم هەزاران سەدان کیلۆمەتر تونێلی لە ژێر غەزە لە ژێر کەرتی غەزە دروست کردووە و ڕاهێنانیان وەرگرتووە، دەزان چۆن خۆیان بشارنەوە، چۆن کەلوپەل و خۆراک و پێداویستی خۆیان ببنە ژێر ئەو کەرتەوە با بڵێن ئەو شارەوە. بۆیە بە دڵنیاییەوە بۆ کاتەکەی من قسە ناکەم کاتەکەی گونجام بوویان ناچکەمە پەیوەستە بە سوپای ئیسرائیلەوە، چونکە زۆر ئازاریان چەشت و من ئەتوانم بڵێم تۆزێ زوو بوو. باش بەڕێ ساول ئەس بەحسا داخوازی یانجی ئارمانجا ئیسرائیل بکەم پشتی دەربازبینە 20 ڕۆژە زێدەتر شەڕی و هەردوو ئالیاژی قوربانی هەنە. ئالیە فلەستینی و وڵاتجی داخوازە ئەگەربەسی تێتەکردن ئیسرائیل قبیل ناکە، داخوازە ڕێکەفتنەکە بەردانە دیلان تێتەکردن ئیسرائیل قبیل ناکە، داخوازە گەهاندنە ئالیکاریان تێتەکردن ئیسرائیل دیسە قبیل ناکە کیم جارە. ئیسرائیل ئارمانجاوی چییە چ دوێت؟ ئەوەی کە پێشنیاز دەکرێت بۆ ئیسرائیل و توش لێی قبوڵی ناکە، ئەمە بەڕاستی ڕاست نییە. ئەگەر حەماس دەیەوێت دیلەکان ئازاد بکە بە ئێستا ئازادیان بکە. بۆچی حماسیش پشت ڕاستبینەکە بە ڕەخسەت و گڵۆپی سەوزی هیچ کەسێک نییە. حەماس دەبێ دیلەکان ئازاد بکە، ئەو دەبێ نابێ چاوەڕێی هیچ خەڵاتێک بکە، خەڵاتێکی بدەنێ شتێکی لە بەرامبەرا بدەنێ، دەبێت دیل ئازاد بکرێت. تۆ دیلەکەت بۆچی گرتووە؟ دەبێ ڕزگاریان بکەی، ئازادیان بکەی، ناکرێت تۆ چاوەڕێی داوەتی خەڵک بێ یاخود چاوەڕێی خەڵاتێک بی لە بەرامبەرەوە تۆ ئەنجام بێ بەرامبەر بێ ئازادکردنە دیلێن وانە. زۆر نەبوو، زۆر ماوەیەکی لەمەوە بەربووەگە بە بیرتان بێ بە هەزاران دیل لەلایەن ئیسرائیل بوون و هەمووی ئازادکردن لە بەرامبەر یەک دیلی خۆی. هەموو کات تۆ دەتوانی دیل ئازاد بکەی. ئێستا حەماس دەزانێت کە بە دیلگرتنی ئەم خەڵکە ئەتوانێ وەکو کارتی فشار بەرامبەر ئیسرائیل بەکاری بێنێ، ئیتر چیتر ئەم کارتە ناخوا، ئەم کارتە سوتاوە. باشە با بچینە ناو بابەتێکی دیکەویش کە لەگەڵ دەستپێکردنی هێرشی زەمینی ئیسرائیل بۆ نێو کەرتی غەزە، یانی وڵاتانی دیکە وەکو ئێران بە تایبەتی هۆشداری توندیان داوە کە ئیسرائیل نابێت ئەم کارە بکات. پێتان وایە ئەمە بەرەیەکی دیکەی جەنگ دەکاتەوە، وڵاتانی دیکە دێنە ناو ئەم جەنگەوە؟ ببورن، بەڵام ئەمە دەمێکە دەستی پێ کردووە. ئێران هێرشی کردوتە سەر ئیسرائیل و ئەمریکا و بەرژەوەندیەکانی ئەو وڵاتانە بە تایبەتی لە هەرێمی کوردستان. چەند هێرش کراوەتە سەر ئەمریکا و بەرژەوەندیەکانی لەلایەن میلیشیاکانی ئێران و وەڕاستەخۆ لەلایەن ئێرانیشەوە. ئەم شەڕە دەمێکە دەستی پێ کردووە. سەری ساڵی ڕابردووکەن چەند هێرش کراوە.
شەڕەکە دەستی پێ کردووە یعنی پێویست بۆ ناکە بچاوەڕێ بکەی دەست پێ بکە دەستی پێ کردووە و ئێستا بەرەیەکی دیکە کراوەتەوە و فەڵەستین و جیهادیەکان لەوێ و میلیشیاکانی سەر بە با بڵێن سوپای پاسدارانی ئێران دەستیان پێ کردووە لە عێراق ببینە ئێستا چیان کردووە کەی بوو بە ژەوەندەکانی ئەمریکایان گرتە ئاماژ بنکە سەربازیەکانی ئەمریکایان کردە ئامانج بۆیە ئەم شەڕە دامێکە دەستی پێ کردووە ئەمە شتێک نییە بڵێ سبەینێ دەستی پێکرد ماوەیەکی زۆر و دەستی پێکرد بەردەوامیش ئەگەر ئەسوی پرسیاری شێوەیەکی دی بێژم دەمەکە شەڕ دەست پێکردیە نێ نەت ناف عەردی هەردووکۆدا یعنی نە ئەمریکا ئیرانێ دە ڕاستەوخۆ نەژی ئیران ڕاستەوخۆ ئەمریکایدا ڕەنگە ئەو کاری نەژی نەبن هەر لە عەردی عێراقێ ناف کوردستانێدا و ناف چێندن دێ بتە شەڕێکی ڕاستەوخۆت نێڤبەرە هەردوو بەرەیاندا ئەگەر ئێران ئاراستەی خۆی بگۆڕێ بە دڵنیایە و دەبێتە شەڕێکی ڕاستەوخۆ لە بینی ئیسرائیل و ئێران بینیت کە ئێران لە هەولێر لە سووریا لە دەریا سەربازی ئەمریکی گرتن ئەمە هەمومان بینی میدیا هەموو ئێمە بڵاو کردەوە بۆیە ئەوەستێتە سەر ئێران و هەندێک شوێن هەندێک گروپی سەر بە ئێران لە سووریا و لە ناوچەکانی دیکە کراوەتە ئامانجی ئەمریکا بە شێوەیەکی دیاریکرا و سنووردار نەک ئەوەی کە باسەکەی با بڵێن ڕاستەوخۆ بۆیە من پێم وابێ هەندێک کاتی دەوێ و هەندێک بڕیاری ئێرانی دەوێ ئەوەستێتە سەر ئێران یەکلای ئەکاتەوە شەڕەکە ڕاستەوخۆ بیاننا بەڵێ باشە ینی بەردەوام باز لەوە دەکرێت کە چەکدارەکان کە لە عێراقن و لە لوبنانن لە سووریان ئەمانە هاوکاری بۆ بزوتنەوەی حەماس دەنێرن عێراق لەکوێی هاوکێشەکەدایە پێتان وایە کە عێراق دەبێتە بەرەیەک لە جەنگەکە من هیوادارم بە شوێکی سەربەخۆ بۆچوونەکانی خۆم بڵێم فەرموو کاتێک کە تۆ میلیشیایە هەیە لە ژێر کۆنتترۆلی ئێرانە و لەسەر خاکەکەی تۆیە لە عێراق هێرش دەکەنە سەر وڵاتانی دیکە بنکەی سەربازانی دیکە لە وڵاتانی باڵین وڵاتانی بیانی کە لە وڵاتەکەی تۆن بۆیە ئەمە بەشداری عێراقە لەم شەڕا بەڵام بە شێوەیەکی دیکە بە ڕوویەکی دیکە ئەس بەسە ترکیە بکەم vێژەرێ بەڕێ ساڵ ئەڤروکە هەڵوێستێ و دەخوانیان ئەردوغان گەلک تند بین هەڵوێستی ئیسرائیلیژی تند بیل بەرامبەری تورکیەش ئەڤروپێ ئەم بینین ترکیە جددیتر دێتات ناف هەفکێشە شەڕێت نێڤبەرە هەردوو ئالیاندا ئالیکاریە کە دێ بکەتیانژی بتنێ ئەف داخویانیە ji بووی گەرمکردنەوە گۆڕاپانە سیاسی و ئەردوغانن ji بووی هەڵبژارتنێن داهاتی دەزانێ ئەمە پرسیارێکە بای $1,000,000 ئەمە زۆر قورسە لە چی وەرگرم شکێ وەرگرم $1,000,000 ئەگەر وەڵامەکەم دەست بکەوێ هەر کەس وەڵامی ڕاست بداتەوە بێ $1,000,000 بۆ ئەو بێ چونکە زۆر زەحمەتە من دەڵێم ئەردۆغان یاریەکە بەم کەیسەوە هەڵبژاردن لە پێشە دەنگدەری هەیە ئەمە بۆ ناوخۆی وڵاتەکەی دی بەڵام یاریەکی مەترسیداریشە دەیکا پەیوەندە دیبلۆماسیەکانی نێوان تورکیا و ئیسرائیل ماوەیەکی کامە کەوتوتەوە سەر پێ دوای ئەو ئاڵۆزی کە پیا تێپەڕین بۆیە نابێ ئەو بەڵێنانەی کە ئەردۆغان بە ئیسرائیلی داوە بۆی کە ئاشتی لە ناوچەکە بپارێزێ بۆی کە پەیوەندەکانی تند و تۆڵ بکە نابێ ئەم بەڵێنانەی بشکێنێ بۆیە من پێم وابێ ئەمە یاریەکە ناوخۆی و بۆ خەڵک و دەنگدەری خۆی دەیکا و دەبێ بەڵێنەکانی خۆی بپارێزێ و یاریەکی ناشرین نەکە ئەمە یاریەکی ناشرینە کە دەیکا و مەترسیداریشە بۆ خۆی باشە ئەگەر بۆیە زۆر جار ئاڵۆزی و
با بڵێن بەریەکەوتن هەبوو لە پەیوەندیەکانی ئیسرائیل و حەماسدا ئێستا تا ڕادەیەک ئارام بووەتەوە کەوتۆتەوە سەر پێوەکوتن بەڵام نابێ ئەمە تێک بدا باشە بەڕێستاوە لەگەرەوەی تورکیا بۆ بانگەشەی هەڵبژاردن بێت بەڵام خۆ شەوی ڕابردوو 120 وڵاتی ئەندام لە نێو نەتەوە یەکگرتووەکان دەنگیاندا بۆ ئەوەی شەڕ لە کەرتی غەزە بوەستێنرێەوە هاوکاریە مرۆییەکان بگەنە کەرتی غەزە ئێستا کێ ڕێگرە لەوەی کە ئاگر بەسرا بگەێنرێت بۆچی ڕناگەێنرێ ئاگر بەست هەمومان دەمانەوەیە کە ئاگر بەست هەبێ کێ دژی ئاگر بەستە کەس ئەگەر ئێستا لەم کاتا بڵێ لە بەرژەوەندی حەماسە مصر و ئیسرائیل کۆنتڕۆڵی ئەو دەرچیان کردو کە دێتە ناو غەزە مصر باش ئیسرائیل دەناسێ و دەزانێت کە کەی بیکاتەوە و کەی نەیکاتەوە نابێ ئەم هاوکاریانە بە شێوەیەک بێ بگەنە دەستی تیرۆریستان و هیچ کەسێک ئەوانەی کە با بڵێن ئاشتیان دەوێ بەدڵنیاییەوە پێشنیازی ئاشتیەکەن ئاگر بەستەکەن گەیاندنی هاوکاری دەکەن بەڵام کاتەکەی زۆر زۆر گرنگە کەی چۆن دەبێ گوشارەکان بەردەوام بێ هەتا ئەو دیلانە ئازاد دەبن و حەماس واز لەم هێرش ئەس بێجارێ پرسیارەکە دووسەری بکەم هەم هێزیا ئیسرائیلێ بەرامبەری چ تشتێکی قبول ناکە بتنێ ئەواوێ دوێت ئەوەوەی دوێجیش ناوبرنا یەکجاریە حەماسە و تەختکردنا غەزەیە بەرامبەریشدا شێوەیەکی دنیای ئیسرائیلێ کەتە بەرچاوی هەمی دنیایەک و ئیسرائیل ئەو هێزانینە ئەوە وڵاتین ئەوروپای بخۆشی هێزر بوت کرد تایبەتیش عالیە هەواڵگیری و مەدیت یعنی بەریا 21 ڕۆژە چ ئێرش سەرهاتەکردن پزارا موشک وێکەتن خەڵکی ئیسرائیل بخۆشی نەڕازی بین و شوێدیژی تایبەتیژی سەر مەسەلا تونێلاوەی ترس هەیە بکردێت ناوە غەزەیدا یعنی زانیاریە تو ساڤێنینن هەردوو کە ئەگەر ئەم بەحثکین ئیسرائیل تایبەتیژی نەتەنیاهوی بەرەفکیڤەت بە من پێم وانێت نەتەنیاهۆ ئەرکێکی زۆر زەحمەتی لە بەردەم بێ ئیسرائیل بەهێزترین سوپای هەیە و ئەگەر بێوێ غەزە لە ناوبا زۆر دەمێک بوو لە ناوی بردبوو لە 2005یش ئەو کاتەی کە داگیرکاریەکانی لەسەر غەزە هەبوو و ئەو کاتەشی کە با بڵێن ئەو شەڕەی کە لەگەڵ سووریا و میسریش کردی بەڵام بردیەوە بینیت ئەو دەتوانێت بە تەواوی غەزە لە ناو ببە بەڵام و دەتوانێت ڕێگەش بدا هەموو هاوکاریەکان لە ئەمریکا و لە ناوچەکانی دیکەن و بگەنە غەزە غەزە ئێستا بووەتە بنکەیەکی تەواو و یەکپارچەی حەماس و ئەگەر یەکەم باسی یەکەم هەنگاوی ئیسرائیلت بۆ بکەم ئیسرائیل کۆنتڕۆڵی دەتوانێت کۆنتڕۆڵی هەموو ئەو ناوچەیە بکات لە 2005ەوە من ئەگەر بۆت باس بکەم 100,000 موشک لە غەزەوە ئاراستەی باشووری ئیسرائیل کراون و 30,000 ساڵانە 30,000 موشک ئاراستەی ئیسرائیل کراون لە غەزەوە و منداڵی ئیسرائیلی کوژراوە خێزانی ئیسرائیلی لە ناوچوون بە ڕۆژانە بەدەیان جار دەبوو بچنە ژێرزەمینەکانیان خۆیان بشارنەوە بەهۆی ئەو موشکانەی کە لە غەزەوە دێن بەڵام ئیسرائیل خۆی ڕاگرتووە خۆی کۆنتڕۆڵ کردووە چەند ساڵە ئیسرائیل خۆی کۆنتڕۆڵ دەکات و بەڵام لە هەموو ماڵێکە لە هەموو ماڵێکی ئیسرائیلە تۆ دەزانی شێڵتەرێک هەیە پەناگەیەک هەیە بۆ ئەو خەڵکەی کە لە ترسی موشکەکان دەبێ خۆیان بشارنەوە کە لە حەماسەوە دێن بەڵام با بگەڕێنەوە بۆ 7 ئۆکتۆبەر ئەوەی کە لە 7 ئۆکتۆبەر ڕوویدا ئەم چەکدارانە نازانم بە هەر چۆنێک بێ دیوارەکانی ئیسرائیلیان بڕی و هاتنە ناوە و ئەوەی کە حەماس کردی
لە ناو ئیسرائیل و سۆنامیەک بوو بەڕاستی سۆنامیەک بوو بۆ سەر ئیسرائیل ئەو هەموو تاوانە قێزەونەی کە بەرامبەر خەڵکی جوو کردین ئەمە لە هۆڵۆکۆستەوە وێنەی نەبوو ئەوەی کە 7 ئۆکتۆبەر حەماس بە خەڵکی سڤیلی ئیسرائیلی کرد بۆیە بە بینیمان کە چی ڕوویدا بەداخەوە من بەداخەوە دەڵێم ئیسرائیل لە بەرامبەردا خەڵکێکی زۆری فەلەستینی کوشتووە خەڵکی سڤیلی کوشتووە بەڵام من ئەوەی کە حەماس کردی بەڕاستی هاوشێوەی ئەوە بوو کە داعش بە ئێزیدیەکانی کرد هیچ جیاوازی نییە ئەمە پێی دەڵێن شەیتان کاری شەیتان ئەمە هیچ کەس ئەمە قبول ناکات لە مێژوودا هیچ کەس ئەمەی قبول نەکرد تا ئیسرائیل قبولیکە بۆیە ئەمە هاوکێشەکەی گۆڕی واتە پرسیارەکە ئەوە نییە تۆ بابەتەکە تۆ بیت موشکێک بگریە خەڵکێکی سڤیل و خەڵکی سڤیل کوژی و بچی خۆت بشاریە و لە بەرامبەردا پێت وا بێ هیچ کەسێک هێرش ناکاتە سەر ئێستا لە ناو ئیسرائیل خەڵکیش هاوکاری سوپا دەکات دژی ئەو تاوانانەی کە گەلک سپاس ساول مۆنتێز ئەندام دامەزراوە گۆڵج بۆ ئیستراتیژیا نێودەوڵەتی کۆین جوان شتۆنێ پرۆسکای پێت گەلمەدە گەلک سپاس دەست خۆش